هەمومانە و دەستین ئەو بەرەین کە لەگەڵ ئاشتیین لەگەڵ ئازادیین لەگەڵ دادپەروەری و ئاوەدانی و ئاسایش و ئارامی و بژانەوە و پەرەپێدان و گەشە پێدانین. ئێمە ناین وێنەی دارە سوتاوەکان بگرین، ناین لە بەرزە شاشەی تەلەڤیزۆنەکانە دیمەنی سووداوی گۆیژە سیر بکەین و دووکەڵەکەی هەڵمژین، ناین بێباکانە خۆڵ و خاشاکەکانمان فڕێ بین و ژینگەی وڵاتەکەمان پیس بکەین. ئێمە هاتوین ئەم وڵاتە سەوزکەینەوە، بە هەمومان لەو شوێنانی دار نییە دار بڕوێنین، لەو شوێنانی دار فەوتاوە دار سوتاوە دار بڕوێنین. جگە لەم دوو قۆناغی سێم هەیە، ئەویشەوەیە کە پارێزگاریکردنی ئەم ڕووبەرە بەرفراوانەیەکە لە ڕێگەی ئەم کۆمپانیانەوە سەوزەکرێت بۆ ماوەی 3 ساڵ خزمەت دەکرێن لە ئاودان لە ئاگربر لە پاراستن کە بە شێوەیەکی زانستیانە خزمەتی ئەو نەمامانەکرێت. بۆیە لێرە بەڕاستی جێی خۆیەتی دەستخۆشیێکی زۆر لە هەموو ئەو کۆمپانیانە بکەین کە بەشدارن لە سەوزکردنی شاخی گۆیژە. ئیمڕۆ ئێوەی بینن نمونەیەکی زۆر جوانە لە هاوکاری نێوان حکوومەت و خەڵک و ڕێکخراوەکان و حیزب. ئێمە ئەم نەریتە ئەم کولتورە جوانە لە مامی گەورەمانەوە بۆمان ماوەتەوانێ. مامی گەورە و ڕابەرمان بە درێژایی ژیانی خۆی لە پاڵخەباتی شاخ و لە پاڵخەباتی سیاسی خۆیان هەردەم بە هەموو کاتێک مهتەم بۆ بە مەسەلەی ژینگە پارێزیەوانێ.